تاوەکو ئۆتۆمبیلی زۆرتر ڕووی تێ بکەن و ئاوی زیاتر بڕێژێت داهاتی ڕۆژانەی زۆرتر دەبێت. بەڵام دەڵێت دڵخۆش نییە بەوەی ئاو بە فیڕۆ بدات. ئەگەرچی ساڵ بە دوای ساڵ بارینی باران کستر و کەمتر دەبێتەوە، بەڵام ئەم ئامێرانە بە هەمان هێزی ساڵانی ڕابردوو تەڕ و تێراوی ئاو دەڕێژن. زۆر نامۆرتاحین کە بەو شێوازە ئاو بەکارێنین، چکە و ئاوە هەمیە چێتە ناو زێرابی ڕێیسیە و ئەو ئاوە بە فیرۆ ڕوا زۆر پێمان خۆشە بێ کە ئەو ئاوە ڕیسایکلکین و جارێک کە بەکاری بێنینەوە. بەڵام کاتێکە من ئەم غەسلەمدانە ئەو ئەجیزە پێشکەوتوانی کە ئێستا هەیە نەبوو و چاڵ و شتەکانم هەمی بۆ حازر کردبوو، بەڵام پرسیار و پرسیارکاریم زۆر کرد شتێک نەبوو کە ڕیسایکلینی ئاوی پێ بکەیت. ئێمە لە ڕێگەی کارمەندوشتی خۆمانەوە ماگانەیەن ئەو چاڵانە پیسەکەی پاکەنەوە بۆی نەچێتە ناو مەجاری ڕیسی ماڵانەوە. بەنزیخانە و غەسل سلێمانیان داگیر کردو، منەوەگە تێگەیشتوم کە زۆر جار لە پێویست لاییاوە ڕاستە هاوکاریەکەن لە هەنگشتێکە، بەڵام یەکێکن لە ئەسبابی بە فیڕۆدانی ئاو بەو بێسەر و بەرەیی کە هەیە. بەنسبەت ئەوانەی کە سیستمی با بڵێن کۆمپاکت یونیتیان یان سیستمی میکانیکیان بۆ پاراوکردنەوەی ئاو یا دووبارە ڕیساڵکردنی ئاوی غەسلەکان، من نەمبیستوە کەس هەیبێ لە سلێمانی. ئاوەڕۆی شاری سلێمانی و ناوچە پیشەسازیەکانی هەمووی ئەڕژێتە ناو تانجەرۆ، یا بڵێن ئەو پرۆژە پیشەسازی گەورانی کە لە تانجەرۆیە هەیە هەمووی دوجار ئەڕژێتەوە ناوچەمی تانجەرۆ. ئەمە وای کردووە نەک لە شوێنی خۆی سەرچاو ئاویەکان بەسەر زەوی ژێرزەوی پیسکە، بەڵکو بۆتە هۆکارێکی پیسکردن بۆ ئاوی تانجەرۆ و دوجار بۆ دەریاچەی دەربەنیخان کە خەڵکێکی زۆر پشتی پێبەستێ بۆ دابینکردنی ئاو بۆ خواردنەوە بۆ پیشەسازی بۆ پرۆژەکانی تر. لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان زیاتر لە 150 شوشتنگەی ئۆتۆمبیل هەن. تاوەکو ئێستا هیچ شوشتنگەیەک سیستەمی ڕیسایکڵینکردنەوەی ئاوی دانەمەزراندووە کە بۆتە یەکێک لە مەرجەکانی مۆڵەتدان بە دامەزراندن و کارکردنی شوشتنگە. ئەگەر خوا نەکردا بیرەکەمان ڕۆژە لە ڕۆژان کەمی کریا گەیشتە و ئاستەی کە وشک بکات، ئێمە ئەبێ ئاوی ڕێیسی بەکاربێنین یا شێوازی سیارەشتنی خۆمان بگۆڕین کەمتر سیارە بشۆ یا کاتەکە و کەمتر ئیش بکەی بۆی ئاو کەمتر بەکاربێنیت. سەرچاوی ئاوەکانیان جۆرا و جۆرە هەیە، کارێزە هەیە، کانیە کە بەهۆی وشکە ساڵی وێسە لەوانێ نەمابێ کەم بووێتەوە، بەڵام هەیەیان بووە، هەیە بیرە و هەیە لە تۆڕەکان بەڕسمی یا ئێمە بەڕسمی نیو ئینجین بە شوشتنگەیەک بەڕاستی پێ بڵێم، چکە ئاوی خواردنەوە باعتیبار لەبەرەوەی کۆمەڵێ مەوادی کیمیاویشی تێکرێ لەوانەیە زەرەر بە بۆیاخی ئۆتۆمبیلەکان بگەێنێ ویان بە بەدەنی ئۆتۆمبیلەکان بۆ نمونێمە کلۆری تێکەین، کلۆر لەگەڵ مادەی بۆیاخ و لەگەڵ ئاسنا لەوانەیە زەرەرمەند بێ بۆ خاوەن ئۆتۆمبیلەکە. وەڵای حکومەت کاراسانیمان بۆ بکە، مەسەلە نەتوانێت لە ڕووی ئەجیزە و جیازەکانەوە بماناتێ یا کاراسانیمان بۆ بکە لە ڕێگەی لیژنەیەکی شارەوانیەوە هەر لایەنێکی پەیوەندیدارە هاوکاریمان بکەن لە ڕێگەی مۆهەندیسەوە بێر چۆنێ بێ پێمان بڵێن چۆن دانرێت چۆن دانرێ ئێمە ئامادەین بیکەین. حدودی 200 بۆ 250 ملیۆن دۆلاری ئەوێ بۆ ڕیسایکلکردنەوەی ئاوی ڕەش یا ئاوی پێڵەن ڕەساسی یا ئاوی بەڵێن پیس بۆ ئەوەی کە نەک بۆ خواردنەوە بشێ، بەڵام بۆ کشت و کاڵ زۆر باشە، بۆ پیس نەکردنەوەی دوای خۆیان، بۆ نمونە تانجەرۆ نجاتێ بێ لە پیسبوون، تا دەربەنیخان نجاتێ بێ لە پیسبوون، ژینگە نجاتێ بێ لە پیسبوون. هەولێر ڕۆژانە پێویستی بە 450,000 مەتر سێجا ئاو هەیە. لەو ڕێژەیە بەوەی کەمی کاژێرەکانی کارەبا و وشکبوونی بەشێک لە بیرەکان 350,000 مەتر سێجا ئاو دابین دەکرێت. ڕۆژانە نزیکەی 20,000 لیتر ئاوی بیر بەکاردەهێنێ بۆ شوشتنی ئەو ئۆتۆمبیلانەی ڕووی تێدەکەن. لە شارێکی تین و کەم ئاودا هێشتا شۆفێرەکان دایانەوێ هەفتەی چەند جارێک ئۆتۆمبیلەکانیان بشۆن. باکی دەگەر ینی کێشەی ئاومانەبی ناچار دەبین بکڕین بە تانکەر بکڕن ئاوی لەبەرەوەی ئیشەکەمان ڕاوەنەستی لەخوای بە زیاد نەمان کڕێتە ئێستا بەس بە 45 بەو دەورێ هەمووی ئاگادار کرێتەوە لە ڕێگای سەرۆکاتی شارەوانی هەولێر و بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان کەوا دەبێ هەر خاوەن ئەو پیشەیە ئەو ئامێرەدا بنێ کە
جارێک شتێ ڕسایکلیم کە بتوانانی بەکاری بێنیتەوە تا ڕادەیەک بەشێکیان پابند بووینە ئەو جێبەجیان کردووە ئەوەی کە پابند نبووینە و لە ئاگدارکردنەوەکە سەرپێچیان کردووە تووشی غەرامە بووینە و تووشی ئەوەش بوونەکەەوە شوێنی شوشتنی ئۆتۆمبیلەکان دابخەن تەنها وەکو بەنزیخانە بەکاری بێن یان وەکو ڕوونگۆڕ. لە پارێزگای هەولێر و ئیدارەی سۆران 200 شوشتنگەی ئۆتۆمبیل هەیە و تیمەکانی قایمقامیەت ناو بەناو هەڵمەتێکی داخستنی ئەو شوشتنگانە بەڕێوە دەبن کە پابەندی ڕێنماییەکان نین. هەرچەندە شارەکانی هەرێمی کوردستان لە وەرزی هاوین و پاییزدا زۆرتر گیرۆدەی کەم ئاوی دەبن، بەڵام خاوەنی شوشتنگەکان دەڵێن لە وەرزی زستان و بەهاردا کاری باشتریان هەیە. عادەتەن زستانان باشترە هەفتە عەفت ڕۆژە لەو عەفت ڕۆژەی ئەگەر ڕۆژێک ڕۆژ خۆش بی یعنی تاو 6 ڕۆژەی پڕ دەکاتەوە هاوینان 3 ڕۆژ پێنجشەم و جومعە و شەموان ئیشی ئەگەرنا باخیەوەکەیت کە تاک سیارەیە قەڵقلەیە ئەگەرنا هاوینان خراپترە عادەتەن زستانان باشترە زیاتر سیارە پیس دەبی لەبەر قوڕ و باران و شتیوها. بەشێک لەو بیرانەی کەوا تووشی وشک بوون دەبێ ئەوە جارشتر مۆڵەتیان پێ نادرێتەوە ئەو بیرانە جارشتر لە نوێوە هەڵبکەن یان بیرێشتر بەدیل لێ بدەن. بەنزیخانەی هاوچەرخیەک لە با بڵێن شتانەی کە تێیدا شوشتنی ئۆتۆمبیلە ئەوەش بە مەرجێک مۆڵەتی پێدەدرێ کەوا دەبێ جیهازی ڕسایکلینی ئاو بەکاربێنێتەوە جارێک چتر ئەو ئاوەی کە بەکاری دێنی بە ئۆتۆمبیلێک لە خەزانێک جارشتر خەزنی بکاتەوە بەکاری بێنێتەوە بە بەردەوامی خۆشی ئاوەکە بە خۆی دابێن بکاتن نەک لەسەر تۆڕی ئاوی ماڵان بێ. ئەو شوشتنگانە ئێستا مۆڵەتدان پێیان ڕاگیراوە بە هیچ شێوەیەک مۆڵەت بێت شوشتنگەیەک نادرێت لە هەولێر لەبەر ئەوەی کەوا ئێمە کێشەی کەم ئاویمان ڕوبەڕوو دەبیتەوە یاخۆ هەیتمان. لە هەرێمی کوردستان نزیکەی 2 ملیۆن ئۆتۆمبیل و نزیکەی 450 شوشتنگەی فەرمی و نافەرمی ئۆتۆمبیل هەیە. هەر شوشتنگەیەک ڕۆژانە 7 ئۆتۆمبیل دەشۆرێت. شۆردنی هەر ئۆتۆمبیلێک پێویستی بە 300 لیتر ئاو هەیە. بەم پێش ڕۆژانە لە هەرێمی کوردستان 9 ملیۆن و 450 هزار لیتر ئاو بۆ شوشتنی ئۆتۆمبیل بەکاردەهێنرێت. ئەوە لە کاتێکدا هەرێمی کوردستان ڕۆژانە پێویستی بە 2 ملیۆن مەتر سێجا ئاو هەیە. لەو ڕێژەیە ڕۆژانە 1,600,000 مەتر سێجا ئاو دابین دەکرێت، واتە 400,000 مەتر سێجا کورتتێنان هەیە لە دابینکردنی ئاو. پاڵاوتن و خاوێنکردنەوەی ئاو بۆ ئەوەی جارێکی دیکە بەکار بهێنرێتەوە بۆتە بژاردەی ناچاری حکوومەتی هەرێمی کوردستان. بە پێی زانیاریەکانی ڕوودا و حکومەت بیر لە دامەزراندنی ڕێساکەڵکردنی ئاوی بەکارهاتوو دەکاتەوە و سەرەتا دەیەوێت لەو شار و ناوچانەوە دەست پێ بکات کە کێشەی کەم ئاویان هەیە. بە پێی ستاندەرە نێودەوڵەتەکان بۆ هەر تاکێک ڕۆژانە لە نێوان 220 بۆ 250 لیتر پێویستە ئاو دابین بکرێت. ئەو بڕئاوی کە بۆ هەر تاکێک لە شاری سلێمانی دابین نەکرێت سەر 300 لیترە. یعنی کەواتە ئێمە ئەو بڕئاوی کە هەر تاکێک لێرە بۆی دابین کراوە زیاترە لە ستاندەرە نێودەوڵەتەکان. بەڵام قسەش لەسەر ئەوەیە کەواتە گرفت لە دابینکردنی بڕەکانیە بەقەت ئەوەی کە کێشە لە میکانیزم و شێوازی بەکارهێنان و ئیدارەدانەکەی هەیە. ئەمە گرفتەکەیە 300 بۆ 350 هاوڵاتی واتی ئێگا هەمووی بۆ یەک کەسە. ئەبێ ئەوە بزانین ئەمە جۆرەها چالاکی تر لە خۆگرێ لە ناو ئەم بڕئاوەی کە ئێمە دابینیەکەین ئەوی جۆرەکانی ئاوی بازرگانی پێڵێن بڵێن بەو شوێنانی کە ئیشتیاکەن ئاوی کشتتوکاڵی کە باخچە و باخچەکانی پێ ئاوەدرێ ئاوی هاوڵاتی کە بۆی دابینەکرێت لە ڕۆژێکە حدودی 100 بۆ 120 لیترە. بەڵام بەکوی چالاکیەکان لەگەڵ پێداویستی تاکە مرۆڤێک کە دیەک جەمعیەکەی هەمووی کۆئەکەیتەوە تەقسیمی پێویستیەکانیەکەی دەرکەوتۆ لە 300 بۆ 350 لیتر پێرکاپیتا پێردەی ینی بۆ هەر نەفرێک لە ڕۆژێکە. بڕی ئەو داهاتێکە هەتا ئەبێ زیاتر بێت لەو بڕێکەوە بە بەکاربردن بەکارێنرێ. ئەگەر وانە بێت قەیرانی ئاو دروستە بێ، ئەگەر وانە بێت داچۆڕین و ڕۆچوونی ئاستی ئاوی ژێرزەوی بە ڕێژەیەکی زۆر ڕوئایە ئاستی ئاو زۆردا ئابڵسی ئەمە ئەو دۆخەیە بە نمونونەکە لە هەولێر و لە بەشێک لە ناوچەکانی تر گەرمەکان کە بڕی بارانی کەمترە و بڕی بەکاربردنی زۆرە وای کردووە بڕی بەرهەمهێنان و لێدەرکردنی ئاو زۆرتر بێ ئاستی ئاوی ژێرزەوی بە ڕێژەیەکی زۆردا بەڵێ. بە پێی وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرچاوی ئاوی ژێرزەوی بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە. ڕاگەندراوێکی وەزارەتەکە دەڵێت لە ماوەی 20 ساڵی ڕابردوو ئاستی ئاوی ژێرزەوی 500 مەتر کەمی کردووە.
لە ساڵی 2023 هەڵکەندنی بیر تەنیا پێویستی بە 200 مەتر هەبوو، بەڵام لە ساڵی 2022 بۆ هەڵکەندنی بیرێک دەبێت 700 مەتر هەڵبکەندرێت. پێویستی تاک لە هەرێمی کوردستان بە ئاوی سازگار ڕۆژانە نزیکەی 250 لیتر ئاوە و 130 تاوەکو 140 ئاوی سازگاری هەرێمی کوردستانیش بە فیڕۆ دەدرێت. هر روزانه 2 تانکرت آب هم کرین ما عدا آب رئیسی 2 تانکرت آب هر تانکرک 12000 لتره یعنی سبای ساعت 9 حتی 4 ایواری تانکرک چی 12000 لتر 4 ایواری حتی 12 شب تانکرک دیشی آب بیر بکار ناینین نخیر هر آب 102 که یا گلک آب هدر چیدن یعنی چند بجمت 145 حتی 50 صدش آب بخورده هدر چیدن چه بو غسلا بیت آنجیک بو هر نکی بیتن دو او تیگه کو بدویه یعنی و کو هشیار کردن حوالاتیان کو آبوریت آبیده بکن هشتال دف حوالاتی ما چنوی اما بدوی هوا که برفره ها یا پیگهاندن حوالاتیانه کو آف سامانه که هر گرنگید یا بیتن همی آبوریت ده بکن شستنا غسلا زور باشتره غسلا دروا مثلا تو دروا غسل باشوی 2 لتر که آب یا 10 لتر آب صرف کی تو غسله و 2 لتر آب صرف کی اما حاله بکن اوان ویزگه ها دین ویزگه پاکش کردن آوا پیس آنجا آوا گران بو وان مرمت تا آماده بکری بو غسله حتی بو چاندنه حتی لند عرضه لند کالاتا بو بخارنج بکاردین ئەمڕۆ بەهۆی لێکەوتەکانی وشکە ساڵیەوە کە ماوی هەڕەشە لە جیهان دەکات حکومەتەکان ناچارن ڕێوشێنی تند بگرنە بەر و خەڵک ناچار بکەن دەستکاری شێوازی ژیانیان بکەن چونکە ڕێژاوی سەرزەوی و ژێرزەوی بڕیار دەدات کێ زۆرتر لەم ژیانەدا دەمێنێتەوە.